وەرگێڕێک پێنج کتێبم و جگە لە چەند نوتارێکی ڕقنەی ئەدەبی کە لە ڕۆژنامەی ڕقنەی چاودێر و ئاژانسا بڵاوبووە. سەرەتا من بە وەرگێڕانی وتاری بچووک بچووک دەستم پێ کرد، واتە وەکو بڵاوکردنەوەی بابەتی ڕەسمی و بابەتی شتێک کە بڵاو ببێتەوە و خەڵک ببینێت. وەکو سەرەتایەکی بۆ فێربوونی زمانی ئینگلیزی من لە چواری ئامادەی بووم، واتە ساڵی 2008 دەستم بە وەرگێڕانی نامینکە و کتێبی بچووک بچووک کرد. ئەو کاتە تەنیا بۆ فێربوونی زمانی ئینگلیزی واتە بۆ فێربوونی زمانی ئینگلیزی کارەکەم دەست پێ کرد، بەڵام دوایکردم بە گەورەترم کرد و لە 2020 کتێبم هەیە بە وەرگێڕانی. کاتێک بۆ یەکەم جار دەستم کرد بە وەرگێڕان، خەونی ئەوم هەبوو کە ئیشەکە عنوان لێ بکەم ناوم بچێتە سەر کتێبێک، بۆ نمونە کتێبێکە بێت ناوی منی لەسەر بێت. لە 2016 یەکەم وتارم لە ڕۆژنامە ڕقنەی چاودێرە بڵاو کردەوە. مانگی 6 2022 یەکەم لە دۆسیەکی تایبەت بە وەرگێڕانە لەلایەن گۆڤاری زمانوزارەوە ژمارە 4 زمانوزارەوە بڵاو کرایەوە لەگەڵ چەند وەرگێڕێکی بە ئەزموونی دیکەدا. ئەوە یەکەم ئەزموونی نووسینی من بۆکو نووسینی خۆم، نەک وەک وەرگێڕان. و بەم دوایانەش یەکەم وەرگێڕان لە زمانی عەرەبی لە ژمارە 8 گۆڤاری وانەرە بڵاو بوو. سەرەتا بە نامینکەی بچووک بچووک کە بۆ فێربوونی زمانی ئینگلیزی بوون، ئەمە تەنیا وەکو ئەزموونێک بۆ وەکو تاقیکردنەوەیەک بۆ ئەوەی کە زمانی ئینگلیزیەکەم باش. باوکم و دایکم زۆر پاڵ پشت منی، تا ئێستاش ئەوان هەر هانم ئێن و هەر پشتمانگرن بۆ ئەم کارە و ڕێگری زۆر دەستگاکانن کە کتێبێکیان بۆ نێریت، یعنی بەزووی چاپی ناکەن و تۆ بەرهەمەکەی خۆت ببینی. واتە جگە لەوەی کە کتێب وەرگێڕم، هەڵەگریم تا ئێستا بە 2 کتێب کردووە، واتە بە 2 کتێبا چوومەتەوە. چەند لێکۆڵینەوەیەکی ڕێنووس و ڕێزمانیشم هەیە، ئەوانم تا ئێستا بە بڵاوکراوی فەڕمی بڵاو نەکردوێتەوە بە کتێبێکیان بە وتارێک لە ڕۆژنامەیەکە، تەنیا لە ئەکاونتی خۆم لە فەیسبووک دابناون و تەواو. وەرگێڕانەکان من بەتەنیا ئەیکەم، چونکە وەرگێڕان پیشێکی تاکە کەسیە و تا ئێستا شتێکی وام نەکردووە کە بڵێن چەند وەرگێڕێک بین و لە کتێبێک لە 3-4 کتێبە کار بکەین. تا ئێستا وەکو کتێبی بڵاوکراوە 5 کتێبم هەیە، وەکو وەرگێڕان وەکو ئەوەی کتێبی ترم وەرگێڕابێ 22 کتێبی ترم وەرگێڕاوە. من وەرگێڕان تەنیا لە زمانی ئینگلیزیەوە کتێب و وتارەکان تا ئێستا لە زمانی ئینگلیزیەوە وەرگێڕاوە، جگە لەو بابەتی کە بەم دوایە لە ژمارەی نوێی گۆڤاری وانەرە بڵاو بوو لە زمانی عەرەبی وەرگێڕا. کتێبی بیرکردنت بگۆڕە جانت بگۆڕە، من کتێبێکە نووسینی برایان ترەیسیە و بەندەورم گێڕاوە لە زمانی ئینگلیزیەوە بە هاوکاری ناوەندی ڕەها و بە هاوکاری کتێبخانەی حاجی قادری کۆی و ناوەندی ڕەها لە ساڵ 2020 تا بڵاو بوو. ڕێی سەرنجڕاکێشی بەرهەمی کاتی هاوێرگێ، واتە کاتی کەرەنتینە و کاتێک کە 6 ڕۆژ ئێمە هەموومان لە هاوێرگێ ماڵەوەیە بووین، ئەو کتێبە بەرهەمی ئەو کاتەیە. مەهاتما غاندی کتێبێکی مێژوویە لە نووسینی ڕۆنا ئاکنەمی کتێبخانەی هەژاری موکریانی بڵاویان کردوتەوە. کتێبی ڕێی سەرنجڕاکێش یەکێکە لە کتێبی زنجیرەی ڕۆداڵ تایبەت بە منداڵان و مێرد منداڵان
لە 15 کتێبێک هاتوو یانزە کتێبیان کاری وەرگێڕانیان لە لای من تەواو بووە، واتە چاوەڕێی دەستگای چاپن چاپیکانی کە کی ساڵەکە و من بێڵی گچکە و من پینەکانیش هەر باماشر لە کتێبی زنجیرەی ڕۆتاڵن. پلانمایە کە کتێبێک دەربارەی ژنان و مێژووی ژنان وەرگێڕمان سەر زمانی کوردی، جا لە هەر زمانێک بێ گرنگ نییە، گرنگ ئەوەیە من کارێک بکەم تایبەت بە ژنان. کارێکیشم کردو تایبەت بە کەم ئەندامان بە پێویستم زانی لێرەیە باسی کەم. کارەکە نووسەری ئوسترالیایی نیک ڤۆیتیجە، پێم وابێ یەکەم کارێتی کە بکرێتە کوردی، نووسەرێکی زمانە و بە زمانی ئینگلیزی کتێبەکانیان نووسێ. پێم وابێ 6 کتێبیان 7 کتێبە هەیەی تا ئێستا باز لە ژیانی خۆیەکە، باز لەو تەحەدایانەکە کە ئەیکا بەبێ دەست بەبێ قاچ ئەتوانێت مەلە بکا، بەبێ دەست بەبێ قاچ ئەتوانێت یاری گۆڵف بکا. بە پێویستم زانی ئەو کتێبەش وەرگێڕم، ئەو یەکەم کتێب بوو کە خۆم هەڵبژارد بێت، بڕیار وان لە پێشانگی مانگنووسەی پێشانگەی نێودەوڵەتی هەولێر بۆ کتێب بڵاو بکرێتەوە. هەموو کەسێکیش ناتوانێت ببێتە وەرگێڕ. بۆ نمونە تۆ کە پاشخانێکی خوێندنەوەی باش نەبێت ناتوانیت کتێبێک وەرگێڕی. ڕاستە دەقی سیاسی ئەمانە شتێکی ترە، دەقی دینی شتێکی ترە. بۆ نمونە تۆ هەواڵێک ئامادەکەی هیچ پێویستە بەوە نییە بچی 10 کتێبی لەسەر بخوێنیتەوە، بەڵام کە کتێبێک یان کە دەقێکی ئەدەبی وەرگێڕیت پێویستە پاشخانێکی ڕۆشنبیری یەکەم دۆمی ئەدەبی سێمی فۆلکلۆری باشت هەبێ، واتە لە ڕووی شەکاریەوە، لە ڕووی ڕێنووسەوە، لە ڕووی خاڵبەندیەوە، ئەمانە هەمووی زەڕوورن. لە پلانما هەیە کتێبێک یان چەند کتێبێک لە زمانی کوردی وەربگێڕمان سەر زمانەکانی دیکە، بۆ ئەوەی ئازاری میللەتەکەم و ئازارەکانی ژنان، ئازارەکانی خانمان بگەنم بە خانمانی کورد بگەنم بە جیهان لەو ڕێگەیەوە.